عزیزان بەش خۆراکی مانگانە یەکێکە لەو بابەتانی کە بۆ ژیانی هاوڵاتی زۆر گرنگە و لێرە و لەوێ ڕۆژانە لە میدیاکانەوە هەندێک هەواڵ دەبیستین بۆی کە ئیتر بەشە خۆراک نادرێیان ئەبڕێ لەلایەن حکوومەتی عێراقەوەوە گرفت هەیە لەم بابەتەیە یان بڕەکەی زیاد دەکرێت ئەوەی کە هاوڵاتیەک لە بەرامبەر ئەو بەشە خۆراکی وەری ئەگرێ ئەبێ بڕێک بە و هەندێک جار باس لەوە دەکەن کە کەم دەکرێتەوە واتە هەندێک لەو بابەتانی کە هەیە نیسکانۆکە یان برنجە یان ڕۆنە وەکو پێویست نادرێت بە هاوڵاتی و لەگەڵیشا باس لە کوالێتیەکەیەکەن کە هەندێک جار ئەڵەن کوالێتی باش نییە ئەمانە کۆمەڵە گرفتن کە ئەگەری هەیە بزانین تا چەندێک ئەمانە ڕاستن و ئایا دابشکردنی بەشە خۆراکی مانگانە بەکوێ گەیشتووە دەوترێت لە ساڵی ڕابردووە حەوت بەشە خۆراک دابشکراوە بزانین لەم ساڵدا هیچ گۆڕانکاریەک هەیەوە ئەو بەشە خۆراکانی کەماوە دابش دەکرێت بابەتی گرنگتر باس دەکەین لەسەر بەشە خۆراکی مانگانە بە میێنەداری بەڕێز کامەران فتاح بەڕێوەبەری دابشکردنی خۆراکی سلێمانی کامەران سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش سپاس بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵمانی با دەستپێک بۆەوە بپرسم کە دابشکردنی خۆراکی بەشە مانگانە بەکوێ گەیشتووە لە ئێستادا هیچ بەشە خۆراکێک دابش ئەکرێ یان بڕیارە دابش بکرێت سڵاو لە بەڕێزیشتان و بەیانی بەڕێستان و هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پێیان باش سەبارەت بە دابشکردنی بەشە خۆراک ئێمە لە ساڵی ڕابردوو داوەتە لە ساڵی 2025 حەوت بەشە خۆراکمان دابش کرد خۆمان ئامادە کردبوو کە دەست بکەین بە دابشکردنی بەشە خۆراکی هەشتم بەڵام ڕاستەوخۆ کتابێکمان لە بەغاوە بۆ هات داوای لێ کردین کە هەموو هاوڵاتیەک 250 دیناری لێوەربگیرێت بەرامبەر ئەو بڕەپارەی کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمایە لە 2023ەوە هەتا ساڵی 2022 نەگەڕاوەتەوە بۆ حکوومەتی اتحادی ئیتر ئێمەش دەسەڵاتی ئەو جێبەجێکردنی و بڕیارەمان نەبوو سەر و خۆمانمان لێ ئاگادار کردوانەیە کە بریتێ لە بەڕێوەبەراتی گشتیمان و وەزارەتی بازرگانی بەڵام ئەوان ڕێگان پێ نەداین و بڕەپارەی لە هاوڵاتیان وەرگرین بۆیە هەتا ئەم دەقیقەیە ئێمە بەشە خۆراکی هەشتممان دابش نەکردووە بەڵام خۆشبەختانە دوێنێ و پێرێ جەنابی وەزیر و بەڕێوەبەراتی گشتیمان و نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لەسەر خەتن بەڵێنیان پێداین کە بەم زوانە بڕیاری دابشکردنی بەشە خۆراکی هەشتممان پێبن بەڵام ئەوەی کە جێگەی باسە و خۆشبەختانە ئێمە هەموو گەنجینەکانمان پڕە لە خۆراک بەشی زیاتر لە 2 مانگ بۆ 3 مانگ بەشە خۆراکمان هەیە لە هەموو مادەکان جگە لە مادەی زەیت مادەی زەیتیش لەبەرەوەی لە ناوخۆیان بەرهەمەهێندێ بۆیە خەزمکردنی لە هەموو محافزەکانی عێراقا کەمە ڕاستەوخۆ کە بەرهەمەهێندێت لێوە دابەشەکرێت بەسەر هەموو پارێزگاکانی عێراقا ئەمەی کە تا ئێستا ئێمە چاوەڕی ئەوەین کە بڕیاری بەشە خۆراکی هەشتممان بۆ بێت ئەمە ئەو هەواڵەیە کە تا ئێستا ئێمە ئاگادارین بەڵێ هیچ قەرەبوویەکەیە بۆ هاوڵاتیانەوەی کە نەدراوە یاخود هەر شتێک لەو بارەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوەی شتێک بە ئێوە ڕاگەێنراوە چۆن مەبەست لە چییە کاڵی هیچ لەوەی کە ئایا ئەو مانگانی کە ئاماژت پێکرد ینی ئەگەر ینی ئایا نافەوتێن ئەدرێن یانەوە تا قەرەبووەکرێنەوە چۆن نییە ئەگەر ئێمە ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقا لەگەڵ هەموو پارێزگەکانی عێراقا یەک بەشە خۆراکمان فەرقە کە بەشە خۆراکی هەشتەمە چکە لە سەرتاسەری عێراقا 8 بەشە خۆراک دابش کراوە ئێمە حەوتمان دابش کردووە ئەگەر دەست بکەین بە دابشکردنی هەشتم هیچ جیاوازیەکمان لە بینی ئێرە پارێزگاکانی تری عێراقا نامێنێت کەواتە وەکو یەکمان لێتەوە پێویست بە هیچ قەرەبوویەک ناکات زۆر باشەکە کامەران هۆکاری نەناردنی ئەو بودجەیە بۆ حکوومەتی عێراق و وەزارەتی بازرگانی عێراق بۆ چییە گەڕێتەوە ینی ئەسلی کێشەکە چییە؟ ئەسلی کێشەکەەوەی لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو لە ساڵی 2023 خۆتان نزانن حکوومەتی عێراق هێشتا سەر پێی خۆی نەکەوت بوو بەشە خۆراکیش بەردەوام بوو بەڵام حکوومەتی هەرێم نەئەکرا بەشە خۆراک ڕابگرێت
دەستی کرد بە دابەشکردنی بەشە خۆراک و وەکو پێشتر بەشە خۆراکی هاوڵاتیانی دابش کرد و بڕی پارەی لە هاوڵاتیان وەرگرت کە لە بەرامبەر پێدانی بەشە خۆراکدا وەردەگیرێت لە هاوڵاتیان. بەڵام ئەو بڕەپارەی کە لە حکوومەت لە هاوڵاتی وەرگرتووە هەمووی ناچێتە گیرفانی حکوومەتەوانێ. ڕاستەکەی بۆ نمونە ئێستا گەر ئێستا باسکەم ئێمە هەموو هاوڵاتیەک لەلایەن بریکارەوە 750 دیناری لێ وەرەگیرە کە 352 دیناری ئەگەڕێتەوە بۆ بەڕێبەراتی ئێمە، باقیەکەی بۆ بریکارەکە و کری بریکار و قازانجی خۆیەتی. پێشتریش کام بڕەپارەیە وەرگیراوە، بێگومان مەساریفی لێکراوە، گەنجینەی لێ دروست کراوە، هەروەها پاداشتی فەرمانبەرانی لێراوە، نەقلی کرێی نەقل و گواستنەوە و داگرتن و بارکردنی لێکراوە. بۆی هەیە گەر تەسوێ حساب بکرێ یا حکوومەتی بەغا قەرزارە بێت یا ئەوتانێ بڕێکی کەم لە لای حکوومەتی هەرێم ئەمێنتەوە. بۆی کێشەکە کێشەیەکی ئەوەنە زەق و قرس نییە کە قابلی حەلکردن نەبێ. من لێرەوانێ بەڕێستان ئاگدارەکەمەوانی و هاوڵاتیان لەڕێی بەڕێستان و هاوڵاتیان دڵنیاکەم کە بە پشتیوانی خۆم کێشەیە چارەسەرە بێ و کێشەیەکی ئەوەنە زەق نیە ئینشەڵڵا. بەڵێ کامەران سەبارەت بووی کە باز لەو دەکرێت کە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان لەوانەیە بەشە خۆراک هیچ لەوانەیە و دابش بکرێت، بەڵام کۆمەڵشتی دیکە زیاد دەکرێت. هیچ شتێک هەیە لەو بارەوەی زانیارێکت هەیە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن نیوێت بەتایبەت بۆ خێزانی کەم دەرامەتوانە؟ ئێمە هەموو ساڵێکە ڕەمەزانی مانگی ڕەمەزانی پیرۆز هاتوۆتە پێشەوە، پێشتر بە 8 ڕۆژ 10 ڕۆژ بە کتابی فەرمی ئاگدار کراوی نەتوانێت کە ئەوەندە مادەتان بۆیێت بۆ دابشکردنی بەشە خۆراک. ئەگەر باسی پارساڵ بکەین شعریە و معکەرۆنی و ئاردی سفرنی شاستەمان بۆ هات، هەتا ئەم دقەیەکە لەگەڵ بەڕێستان ئادوێم نەک هەر لای ئێمە لە هەموو عێراقا من پەیوەندیێکی باشم لەگەڵ بەڕێوەبەراتیەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەیە. هەتا ئەم دقەیە بە هیچ شێوەیەک دەنگۆیەوە نییە، چکە هێشتا کاتەکەی زووە. ئەو پرۆسیل ماوەی 10 ڕۆژ 15 ڕۆژی بەسە کە موادەکەمان بۆ بێت و ئێمەش دەست بکەین بە دابشکردنی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. کامەران هەمیشە باس لە کوالەتی خۆراکی بەشە مانگانەی هاوڵاتیان دەکرێت. لە ڕووی کوالەتیەوە ئەو بەشە خۆراکی ئێوە دەیدەن بە هاوڵاتیان چۆنە؟ ئایا لەژێر چاودێریە؟ بەڵێ بێگومان ئێمە بەشە خۆراکی کە دابەشێکن بەسەر هاوڵاتیانی خۆمانە ڕاستەوخۆ لە بەغدا دەوانێت بە سەلاحێتەوە بۆمانێت، چکە هەمان بڕ و هەمان مادە کە لە بەسرە هاوڵاتی وەریەگرێ لە سلێمانی و دۆک و هەولێریش هەمان مادە وەرەگرێ. ئێمە ئەو خۆراکی کە بۆمانێت بە سەلاحێتەوە گاتە دەسمان چەندین جار پشکنینی بۆکرێ، پشکنین دەواازە سنووریەکانی بۆکرێ لە ناو کە داخلی عێراقە بێ بە هەمان شێوە پشکنینی بۆکرێ. ئێمە فەرمانی سەلاحێتەکە شێگاتە دەسمان اینجا توانین دابەشکەین. بەڵێ جگە لەوە ژێمە لە ناو خۆی خۆمانە پێشەوەی کە مادەکە داگرین ببوورەوە ئەم ڕوونکەوەش بەمە پێشەوەی کە خۆراکان داگرین دوو لیژنەمان هەیە، لیژنەیەکیان پێوتر لیژنەی وەرگرتنی خۆراک، لیژنەکەی تریان سەیتەرەی نەوعی. ئەم دوو لیژنەیە لەبەردەمی لۆریەکە چاودێریەکی چڕی خۆراکەکەن. ئەگەر یەک خراپبووی تیاابێ یەک شتی تیاابێ ڕاستەوخۆ ئێمە دای ناگرین و ئەگەڕێینەوە بۆ بەغداد. بەڵێ بۆ مەسەلەی ئاردیش کامەران باز لەوە دەکرێت کە کوالەتەکەی ئەنی گلەیەکی زۆرەکرێ باش نەبێت، ینی زۆربەی کات ئەوەندە ئاگادار لە ماڵەکاندا بەکاری نێناو یاخود نەیتوانێت بیکا بەنان ئاردەکە. هیچ شتێکەیە بۆی کە چاودێری کوالەتی ئاردەکەش بکرێت و بۆی کە خەڵکی سوودمەند من لەو ئاردا؟ سەبارەت بە ئارد من هیچ زانیاریەکەم لەسەر ئارد نییە، چکە خۆتان زانن ئارد بەڕێبەراتێکی سەربەخۆی هەیە و هەڵەسێ بە دابشکردنی دابشکردن و چاودێریکردنی ئەو ئاردەی کە دابەشەکرێ. بۆیە بەداوای لێبوونەوە من زانیاریم لەسەر ئارد نییە، بەڵام لە سەر خۆراک هەموو زانیاریەکەم هەیە. کامەران سەبارەت بە بابەتی فۆرمی ئلکترۆنی خۆراک کە ساڵی ڕابردوو بابەتێکی گەرم بووە، زۆرێک لە هاوڵاتیان ئەم فۆرمەیان پڕ کردەوە. بەچی گەیشتووە؟ ئایا هیچ گرفتێکی بۆ ئێوەیان بۆ هاوڵاتیان دروست کردووە؟
ئەم فۆرمی ئەلکترۆنی کە پڕ کرایەوانەیە لە ڕێگەی ئەپلیکیشنەکانەوانەیە بەڕاستی ڕێژەی دانیشتوانی ئێمەی کەم کردوانێ هاوڵاتیەکانمان لە 2,200,000ەوە دابەزی بۆ 1,700,000 واتە نزیکەی 400 بۆ 500,000 کەسمان کەمی کرد ئەویش بە بۆنەی ناوی دووبارە و ئەو کەسانی کە کۆچی دواییان کردووە و هەروەها ئەو کەسانی کە لە دەرەوە نیشتەجێن بەڵام گرفتەکە ئەوەیە کە تەنها و تەنها بۆ ئێمە ئەو گرفتەکە دروست بووە هاوڵاتیەکانمان کەمی کردو و بڕی بەشە خۆراک کەمتریت بۆ شارەکەمان ئەجینا گرفتێکی ئەوتۆی بۆ دروست نەکردوین. ئەی ئەو کەسانی کە لە بەشە خۆراک بێ بەشکراون بەهۆی فۆرمەکەەوە هیچ کاریگەری هەبووە لە سەریانیان کێن ئەوانی کە ناویان سراوەتەوە یان ئەوانی کە تازە هاوسەرگیریەکەن منداڵیان لە دایکە بێ ئەم بابەتە چۆن ڕێکخراوە کاکامەران؟ بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەم ئایا کاریگەری هەبووە لەسەر ئەو کەسانی کە بەشە خۆراکیان بڕاوە بێگومان کاریگەریە بێت دووهەمیش سەبەبی بڕینەکەی چییە وەکو پێشتر ئامادەم پێدا یا ئەو کەسانە لە دەرەوەی وڵاتن یاوەتانێ لە دووبارە ناوەکانیان یان داهاتی بەرزیان هەیە یا مردوون. جینا سەبارەت بە پرسیاری دووەمیش ئایا ئیزافەی مناڵ و ئەم شتاناکرێ وەلو ئەمە بەڕێوەبەراتێکی سەربەخۆ هەیە لە بەڕێوەبەراتی ڕێخستنی پسوڵەی خۆراک کە پابندە بە ڕایکردنی ئەم مامەڵانە بەڵام ئێمە کۆنتاکتێکی زۆر باش هەیە لە بینمانە هەتا ئێستاەوەی من ئاگدار ڕۆژانە پەیوەندیم لەگەڵ بەڕێوەبەراتی ڕێخستنی پسوڵی خۆراگەیە هەتا ئێستا زیادکردنی مناڵ و جاکردنەوەی خانەواتە زەواج یا نەقلی بریکار تا ئێستا نەکراوەتەوە بوونی نییە. بەڵام ئەم ئەگەر کێش و گرفتە یاخود واکەوتنێک هەبێت لە بەشە خۆراکدا تەنها هەرێمی کوردستان وایە یاخود پارێزگەکانی دیکەی عێراقیش بۆ چەشنەیە کاکامەران؟ ئەمەی ئەگەر سەبارەت بەس بەشە خۆراکی هەشتم بڵێ تەنها لە کوردستان لە حکوومەتی هەرێم ئەم سێ پارێزگایەمان وایە بەڵام سەبارەت بە گرفتەکانی کەی وەکو سڕینەوەی هاوڵاتیان ومانە لە هەموو عێراقا ئەم گرفتە هەیە. کاکامەران ئایا پێشهات هەیە یان هیچ گۆڕانکاریە هەیە لە داهاتوودا ئەم گرفتە ڕووباتەوە یان ئەمە ئیتر چارەسەرەکرێ هاوڵاتیان خەمیان نەبێلەوەی کە ئیتر بەشە خۆراکی مانگانە دابش ئەکرێت وەکو خۆی؟ بێگومان من وەکو لە سەرتایی بەرنامەکەیە لەگەڵ بەڕێستا باسی و مۆزوعام کرد ئەم گرفتە گرفتێکی ئەوتۆنیە کە بێتە هۆی بڕینی بەشە خۆراک چکە ئێمە کە هەر سێ بەڕێوەبەرانی بەشە خۆراکی سلێمانی و هەولێر و دۆک چوین بۆ بەغداد لەگەڵ بەڕێوەبەری گشتی بازرگانی عێراقا کۆبنەوەمان کرد نزیکەی کاتژمێرونیەک لە کۆبنەوە دابووین بەڕاستی گرفتەکە گرفتێکی ئەوتۆنی ئەوان پیان وتین کە هەر هاوڵاتیەک 250 دیناری لێوە بگیرە ئەگەر هاتو نەگەیشتە نەتیجەی کە ئەو پارەی نەیرێ ئەگەر پارەکەش بیرێ 250 دینارە هەموو هاوڵاتیەک لەوە باشترەکە بەشە خۆراکی بۆسێ بۆیە کێشەیەکی ئەوتۆ نییە کە بڵێن وڵا چارەسەر ناکرێ. بەڵێ کاکامەران دوای ئەوەی کە ئەم فۆرم ئەلکترۆنیە جێبەجێ بوو یاخود هەموو ڕێکارە شتێکی جێبەجێ بوو گرنگترین سوودی چییە بۆ هاوڵاتی چۆن دەتوانێت سوود لەم فۆرم ئەلکترۆنی وەربگرێ بۆ بەشە خۆراک و بابەتانە ئەو سوودەی چییە بێت؟ هاوڵاتی بێگومان سوودێکی زۆریە بۆ هاوڵاتی چکە ئەگەر بێت و سەیری پێشووتر بکەین کۆمەڵێ شتی ڕۆتینات مامەڵی ڕۆتینات ڕێەیە بۆیە هاوڵاتی سەردانی بەڕێوەبەراتی ڕێخستنی پسوڵەی خۆراکی بکردایە مامەڵی ئەگەر بە ساری خۆی بهاتە بێگومان مەسالیفێ بوو ساری خۆشی نەبووە بەکرێ هەر بە هەمان شێوە و ماندووبوونێکی زۆر یەویست واتە ئێستا لە ماڵەکەی خۆیەوە هەم مادی و هەم معنەوی ئاسانکاری بۆ کراوە ئەتوانێت لە ماڵەکەی خۆیوانەیە ئەو مامەڵانە ڕای بکە و هەموو بەڵگەنامەکان پێشکەش بکات.
کا کامەران ئەبێ مامەڵی میدیاکان لەگەڵ بابەتی بەشە خۆراکدا بە شێوازێک بێ ئایا ئەو بابەتانی کە لە میدیاکانەوە بەگشتی و لە سوۆشال میدیا بڵاوکرێتەوە سەبارەت بە بڕینی بەشە خۆراک هیچ مەترسیەکی لای هاوڵاتی دروست کردووە یان ترس و دڵەڕاوکی بڵاو کردوتەوە؟ من سەر لەبەری ئەو دەنگویانە ڕەتەکەمەوە کە بازێک هەندێک پیج و هەندێک کەناڵ بۆ پڕبینەری خۆیان ئەم بابەتا وروژێن و ئەیکەن بە بابەت بۆ ئەوی کە بینەریان زۆر بێت کە گوایە بەشە خۆراکی هاوڵاتیان ئەبڕێت. من لێرەوە دڵنیایی بە هەموو هاوڵاتیانێم کە ئێستا کە من بۆ بەڕێستان قساکەم پێشتی ژامادەم پێیا بەشی 3 مانگ بەشە خۆراک لە گەنجینەکانمانایە هیچ ترس و دڵڕاوچەیەک بۆ بڕینی بەشە خۆراک نییە تەنها و تەنها کێشە کە لە بینی ئێمە حکوومەتی مرکزیە هەبێت بڕی 250 دینارە بۆ هاوڵاتیەک وابزانم ئەگەر خێزانێک 4 کەس بێت 1000 دینار ئەبێبات لە بەرامبەر ئەو بەشە خۆراکی کەوەریەکلێ ئەگەر جێبەجێ کرا ئەو بڕیارە ئەگەر جێبەجێش نەکرا ئەوە بێگومان هیچ کێشەیەک نیە و وەک خۆی بابەتەکە و خۆی ئەڕوات و هیچ گرفتێک بۆ دابشکردنی بەشە خۆراک نییە بۆیە دووبارە دڵنیایەکەمەوە کە بڕینی بەشە خۆراک سەر لەبەری ڕەتەکەمەوانی و هەر هەموو خۆراکان ئامادەی لە بەردەستمانە تەنها چاوەڕێی حەلکردنی ئەو گرفتین کە هەیە و بڕیارمان بۆ بێ ئەمە بەیانی ڕاستەخۆ دەزەکەین بە دابشکردنی. بەڵێ کاکەمەرە ئەو گرفتەی کە باز لەوە دەکرا لە ساڵی 2023 تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم ئەو پارەی کە هەبوو نەیاوەتە حکوومەتی ناوەند و بەغدا ئەمە چۆنیە ئایا ئەمە ڕاستە ئەمەش ئایا چارەسەرەکرێت؟ بەڵێ ئێمە ئەخر کێشەکەمان تەنها و تەنها ئەوەیە کە باز دەکرێت ئەو پارەی کە نەگەڕاوەتەوە بۆ حکوومەتی عێراق لە ساڵی 2023 هەتا ساڵی 2022 کێشەکە تەنها ئەوەیە ئیجنا کێشەی ترمان نییە بێگومان ئەو پارەیە ئەگەر تەسوێ بکرێت کامیان پارەی کەوتە لە ئەوتیانی جێڕێتەوە بۆ ئەویان و کێشەکە حەلە بێت. زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز کاکەمەران فەتا بەڕێوەبەری دابەشکاری خۆراکی سلێمانی سپاس کەم تەوەرە لەگەڵمان نبوویت.